سڵاوتان لەبێت ڕەمەزانتان باش. ڕەنگە بپرسن بۆچی ئەم کۆڵە چۆتە لای ئەمە حاویلی کارەبایەوە و بەرنامەکەی پێشکەشەکات. هاوڵاتیان ئەڵێن هەرکە ڕەمەزان هات ناو بازار ڕووی لە گرانبوون کرد. هەرکە ڕەمەزانیش هات دەستیان کرد بە کارەبابڕان بۆ ماوەی 4-5 ساعت. جاری واشەیە لە کاتی بڕبانە کارباکە کوژێنەوە. ئەگەرچی ڕەمەزان بەمانی خێر و بەرەکەت ناسراوە، بەڵام لەم وڵاتی ئێمەیە خێر و بەرەکەتەکان کەمترە بێتەوە. ئەپرسین بۆچی؟ بۆچی لایەنی پەیوەندیدارەکان ڕێز لەم مانگە ناگرن لە کاتێکە کە ئینسانەکانی ئەم وڵاتە بە ڕۆژوە بن، بە تایبەتی لە وەرزی هاوینە کە گەرمایەشی زۆر هەیە، کە ئێستا ئێمە وێنی ئەم محاویلەیە گرین من و پێشەوە هەردووکمان گەرمامانە، بەڕاستی گەرمە. خوا فرسەتی ئەوانش بە کە بە ڕۆژوون، خوا فرسەتی پێشەواش بە کە بە ڕۆژوە ئەمڕۆ. زۆر سپاسێکم. لەگەڵمان نابن نەریتەکانی ڕەمەزان و ئایا ئەو خێر و بەرەکەتانی کە ڕووەکاتە هەر وڵاتێک کە ڕۆژی تایەگیرێت ئێمە پرسین ئەم وڵاتی ئێمە لە کاتی ڕەمەزانە خێر و بەرەکەتەکان وەکو خۆیان ماون یاخود ئەوە تا ئەوانیش بەبایە ڕۆشتن. لەگەڵمان نابن. کەمانی ڕەمەزان هات چ شتێک گۆڕا لە وڵاتەیە؟ خۆی ئەڵێن ڕەمەزان ماڵنیشی خێر و بەرەکەت و پڕخۆشیە. وڵی برای ئەزیزم کارەوا گۆڕاوە تا لە بەیانیەوە کارەوامان نییە، لە بەیانیەوە کارەوانیە براکەم سیاری ناو بازار گۆڕا. یعنی بەڕاستی وڵاتەکەمان وڵاتێکی موسڵمانە، وڵاتێکە کە لە هەموو تەسکەری هەمومانە موسڵمان بوون هەیە، بەڵام بەڕاستی لە کڕین و فرۆشنا موسڵمان بوون نییە. ینی هەموو شتێک پاری چۆتە سەر لەسەر ئەوە. ینی حکومەت لە ڕۆژێکی ئاوایە ئەم هەموو گەرمایە ئەم هەموو شتە من بە ڕۆژم بەیانی تا ئێوارە ئاخر معقول نییە هەموو گەرمایە لێم بە ئەم پەیامەم ئەگات با بگات بە بەرپرسەکانی کارەبا. ینی بەڕاستی ئەو ناتوانێت غەزنێکی کارەبای هەبێت لە ڕۆژێکی ئاوا زۆر گەرمە ئەو خەڵکە ئاوا گەرمای نەبێ. ئەمە کارەبای مۆلیدەیان ڕئیسیە. جان مۆلیدە وڵاوە کۆبینی بە مۆلیدا یەک جیازدا گیرساوە 4 کوژەوەەوە پێچوانی ڕەمەزانەکانی پێشووترە وڵای لە هەموو شتێکە، لە دیانەتە، لە احتیرامە، لە ڕێزە، لە هەموو شتێکە. 4-5 ڕۆژە ڕەمەزانە هەموو ڕۆژێت 4 جا 5 جارە کوژێتەوە. ئیتر مۆلیدەکانیشە کوژێتەوە، مثلا خەتی ڕئیسیە کوژێتەوە. سارەتانە بێت؟ ئەی تەبعاً شت کامە فرۆش شتە توێتەوە. هەر بەم گەرمایە و لە ماڵی ڕەمەزانی پیرۆزە وەکە بینین ئەو برادەری کە ئێسافی کەلیات بۆ شۆفێرەکان و بۆ تەکسیەکان یاخو بۆ سیارەکان مرورە و بەڵام ئاخۆ تا چەندێک هاوڵاتیان شۆفێرەکان ڕێز لەو ماندووبوونەی ئەو مرورانە ئەگرن کە کاتێک لە ماڵی ڕەمەزانی پیرۆزە و لە کاتێک بەم گەرمایە. گەرمات نییە؟ گەرمە زۆریش ڕۆژوشی خوا قبوڵی کات. تا چەندێک هەستەکەی تۆ ڕێز لە مرورێکە گری کە بەم گەرمایە و لە ماڵی ڕەمەزانە لەسەر جادەکە با بڵین ڕێنمایی بۆ ئێوە دەرەکات؟ وەڵاوەکو خۆم زۆر ڕێزی لێگرم بەڕاستی هەموو شتێکی هەقە ئەبێ ڕێز لە مرور بگیرێ. بەڕاستی زۆر جار کەسێک مخالەفە ئەکات وا هەستەکە کە ئەو کەسە مخالەفەی نەکردو، بەڵام زۆر هەستەکەم کە ئەو کەسە لە ناڕەحەتیایە بەڕاستی زۆر لە ناخۆشیایە. ینی پێویستە زیاتر ڕێزی لێ بگیرێت. بەڕاستی کەسێکە 8 سعات بە پێوە ئەوەستێت زۆر ناڕەحەت. کارباتان هەیە؟ ڕێز زۆر ڕێتوێتەوە وڵی پێشتر هەیبینە و بەزەوەی ڕەمەزانەوەی داتوە بۆ ئێمە زەحمەتە بەس بۆ بازارڕێگەێت ئێواران خەڵکە لە دوای سعات 4 و 5 کاتە خۆی پێش ڕەمەزانی بن بەزەوەی ڕەمەزانە کارەبا زۆر کەم بۆ تۆ زۆری مۆلیدەکە هەڵیەکە جاری وای مۆلیدەکەش نییە. سڵاو لێبێت. وڵی خێر و خۆشی غەچ کەسە بەدەست خۆیەتی بەڵام هەتا هەبێ خێر خۆشی هەر هەیە بەس چی بکەن کابرا بێکارەبایە بێینە هیچ شینێکی نەماوە لە ماڵەوە بەحساب مەڕیدەیە؟ دەورێکی نییە هیچ دەورێکی نییە هەموو گەرمێکە لە لێوە ڕایگەشێتە لێنێتەوە دەرەوە. بەڵێ لەم مانی ڕەمەزانەیە ڕوومان کردە سەتاشخانەیەک. کارباتان هەیە؟ نەخێر. چەندێکە براوە؟ لەبەیان و کارەبای ڕێیسی نییە مۆلدەژی سێ ئیستراحەتی پێکە. کە ڕەمەزانێت یەکێک لە نەریتەکانی ئێمە لە سەر خوانی ئێوارە لەسەر سفرەکە کە ئەبێ حازر بێت شەربەتی مێوژە. تاوان شاری سێمانی بە شاری
شربەتی مێوەش ناسراوە ساوای لە تۆ خۆی شاری ڕۆشنبیریەکە نەما شاری شەربەتی ویریش و خەڵکی ژەر بە شربەتی مێوەشەکە لە دووە کۆولێر و کەرکووکوانە بەهاریان نەیبەن لێرە شربەت بە جوملە و بەین و خۆیان بۆ ئێرە ڕاوەڵا زۆر کاتیان لێرەوە شربەتە بنەوە بۆ شەربەتی مێوژێمە زۆر باشە ئێمە شتی خراپمان نییە ینی لە سلێمانیاشتی باش شەربەتی زۆر باش خەڵکێکە بوو پێشتر بەڵام من هەز ناکەم ئەم گونیان هیچ پیسپۆخڵێک پێدای بەگونەکان تازەمەڵام پێشتوتیان باسیانەوە کرد کە شەربەتی مێوەش ڕاگیرەوە ڕاگیرانێکە بوو بۆی هەڵەیەکەوە بوو بەڵێ نا هەڵەی بڵین علاساس شربەت هەبوو بێ خەڵک پێچوی سکشوم بوو شتیوانە بووە بەڵای خوشەبەتی مێوەش خۆی خواردنێکی باشە بۆ ئینسان ئەوە یەک دومین خەڵکە بە ڕۆژوو بیتر بۆ ئێوارە حەزی لە هەموو شتێکە بێ هەرچی شەربەتی بۆدانی خواتەوە هەموو شەربەتەکانی گەر بەڵام زیاتر خۆیان مێوژۆ گرتووە تا چەندە کەسەکەی خزمەتگوزاری لەمان ڕەمەزانە لەلایەن مەسن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە خزمەتگوزاری کراوە بۆ ئینسانەکانی ئەم وڵاتە کە کاتێک ڕەمەزانەوە بەم گەرمایش بەداخەوە هیچ ڕووی چیەوە لە هەموو ڕوویەکەوە بۆ نمونێت بەسیترینش لە ڕووی کارەباوە لە لەمانی ڕەمەزانە بۆە کاربا باش بووە تا کارەبا هەر ئیبادە بووە خەڵکەڵێڵە بیزەبڵ کە ڕەمەزان دەستی پێکرد کارەبایان بڕی بەڵێ وایە فعلا بدایەتی ڕەمەزان و کارەبا تێکچوو ئەوە تا ڕەنگە زەرەری شەی بە بۆ دوکانارەکان کاتێک کە مەسەن دوکانێکی ئاوا شەربەتی تیا بە تاکید دوکانی ئەمانە قەسا بە شانی کە پێویستیان بە ساکردنەوەیە هەمووی زەرەری تیاکات ڕووی گرانی بازارەوە هەر زۆر باشە باش گرانە زۆر باش گران زۆر باش گرانە بەڵێ ئەوش فەرقی کرد بەڵێ بە تاکید ئەتوانین بڵین کە ڕەمەزان هات بە ناشکوری نەبێت ئێمە بە پێچوانەوە خێر و بەرەکە ڕووی تێنەکردین بە تاکید وایە فێنن لە ڕەمەزان خۆی مانگەمانکی پیرۆزە بەڵام ئەمان قورسیەکەن لەسەر خەڵک لە ڕووی بازارەوە لە ڕووی گرانیەوە لە ڕووی هەموو پێداویستەکان و قورسیان کردو لەسەر خەڵک هەر کە ڕەمەزانێت یەکێ لەو شتانی کە زۆر ئەفرۆشێت و خەڵک ڕووی تێکات ناوسازیە وڵی بەسەوەی خەڵکەکە زۆر بەس بە ڕەمەزان سەرەکەنە سەری ئەینا ڕۆژانێکە هەیە بەس لە دارۆخە هەیە شوێنێکە بەس لە دارۆخایە لە هەموو کوردستانە بەس لەوێ هەیە بەس لە دارۆخە بەس لە دارۆخە پێش ڕەمەزانان ئەینا ڕەمەزانان لە شوێنی دانی سەرفە بێ بەس ئەوەیە هینا هیچ شتێک نییە بەس ڕەمەزانان نەبێ کەس سەر ناگات سەرناساج بەڵامی هەر بێزاری شەکە مەجبوری مەعیشە دەکات ئەی تۆ گەرەمەنەکەی ئەم مانگە بە چی بێت بەڕێوە بەرەو جەژنانێکی پێیاکەی بێ میسەر بکەیتەوە بێفعل شەیکی واقعیە جاری وایە من ئەچمەوە حەمامەوە بۆ نمونە سەر لێ مۆچمە ماڵ و ئاوەکەم بە خۆماسەکەم کارەبا بڕێ یەتە دەرەوە کە ئاوەکەی بە خۆ داوانێتتر ئارەقەکەیت و یەتە دەرەوە نەسب لێت کارەبا هەڵکەی بۆ نمونە سەری مانگی شێتە سەرێکی 150 کارەبا بووە دۆ ئەمە باشە بۆچی بیزەبڵ لەمان ڕەمەزانە ئەم کارەبایە وای لات کە دەستی بە کارەبانەمان و بڕاندن کرد والله تر الله أعلم ئەوی خوای زانێ ئەویش دەلالە لە چیەکە دەلالە لە گەورەیەکە هیتر نازان الله أعلم لە شووە بێ قوربانم بێەوەی ئێمە لە بەردەم ئەو شوێنەیەین کە خەریکی ناوسازی دروستکردنن بۆ بەربان ناوسازیشی نەرموشلە هیوادارین هەمووتان لە کاتی بەربانە لێ بخۆین لە پاش ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان دوورمە کۆنە لەگەڵمانە